الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. برزان سلامي خواهي قولتان لبه خواهي پروردگار بخاتينا وجوانا كاني بخاتي صفات برزكاني طاعة وعبادتي أمانگي پیرو زمان ليقبلو فرمت خواهي پروردگار بيك لو كسانا من هجمان بفرمي كلام مانگي پیرو زيا ليان خوش أبت عزيزان خوش ويستانم يك لو بابتاني كلا همو صادق دا لمانگي رمضانان برسياري زول لأكريت هەندێک لە مسلمانان بە سادەیی پرسیارەکە دەکەن و هەندێکیش بەعن قەست ئیثاری دەکەن بریتە لەوەی کە ئەگەر بڕیارە شەیطان لە مانگی ڕەمەزاندا کۆت و زنجیر بکرێت ئەی بۆ ئێمە دەبینین لە مانگی ڕەمەزاندا هەمان ئەو تاوانانەی کە لە مانگەکانی دیکەیە ئەکرێت لە ڕەمەزانیشا ئەکرێت. ڕاستەوەکو نسبەت هەمووان متفقین نسبەتی کەمە بێتەوە، بەڵام وەکو جۆری تاوانەکان هەمان ئەو تاوانانە ئەکرێت. و بەداخەوە زۆرێک لە وتاربێژان لە داعیەکان پشبەست بەو فەرمودەیی کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إذا دخل رمضان فتحت أبواب الجنة وغلقت أبواب النار لروايتك أبواب جهنم وسلسلة الشياطين لروايتك وصفدت الشياطين. واتكاتي مانجي رمضان هات درياكاني بهشت والا دەکرێن، دریاکانی جەهەنەم دادەخرێن و شەیطانەکان کۆتوبەند دەکرێن. وەکو عەرزم کردن بەداخەوە هەندێک لە وتاربێژان هەندێک لە داعیەکان پشبەست بەم فەرمودەیە وا بە خەڵکی ئەڵێن کە لە مانگی ڕەمەزانە شەیطانەکان کۆتوبەند کراون، شەیطانەکان چالاکیان نییە. یەکەم خاڵ لەسەر ئەم فەرمودەیە بەڕێزان کە من ئەمەوێت لە سێ تەوەرەوە قسەی لەسەر بکەم. تەوەری یەکەم خاڵی یەکەم بریتیە لەوەی کە شەیاطین دەکرێن بە دوو بەشەوە، شەیاطینی ئینس و شەیاطینی جن. وشەی صفدت یا سلسلت لەم فەرمودەیە ئەگەر بەوا تا ظاهیرەکەش تەفسیری بکەین شەیطانەکانی بەنی ئادەم ناگرێتەوە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ وكذلك جعلنا لكل نبي عدوا شياطين الإنس والجن. بۆیە ئەو کەسانی کەوارە نێو بەنی ئادەم دەوری شەیطان ئەبینن ڕێبازی شەیطانیان گرتوۆتە بەر، خۆ فەرمودەکە شمولی ئەمان ناکات. کەواتە بەشێکی زۆر لە شەیاطینەکان هەمان کار و چالاکی خۆیان دەکەن کە لە پێش ڕەمەزانە دەیکەن. و خوای پەروەردگار ئەفەرمێ وإخوانهم يمدونهم في الغي ثم لا يقصرون. زۆرینەی ڕەهای مفەسیرەکان ئەفەرمون مەبەست بە ئیخوانهم ئەتباعەکانی شەیاطینە لە بەنی ئادەم، ئەو کەسانی کە لە نێو بەنی ئادەمدا هەمان ڕێبازی شەیطانیان گرتوۆتە بەر بە بەردەوام هاوکاری شەیطان و کارەکانی شەیطان تاو ئەکەن. ئەمە تەوەری یەکەم. بزانین کە ئەم فەرمودە ئەگەر بەوا تا ظاهیرەکەش وەری بگرین شەیاطینی جن ئەگرێتەوە، شەیاطینی ئینس ناکرێتەوە. تەوەری دووهەم خۆشەویستان کە بە قەناعەتم گرنگترە لە تەوەری یەکەم ئەوەیە کە ئێمە بزانین وشەی سلسلەت یا صفدەت کە بە واتای کۆتکردن، زنجیرکردن هاتووە. قەناعەتی من وایە والله ئەعلەم کە بە واتای حەقیقەکەی لەم فەرمودەیە بەکار نەهاتووە. ئێمە دوو شتمان هەیە، حەقیقەت و ظاهر. حەقیقەت ئەوەیە کە وشەیەک لە ڕووی زمانەوانیەوە بۆ هەر واتایە بەکار هاتووە، مرۆڤی بەکارهێنەر بۆ هەمان واتا بەکاری هێنێتەوە. بەڵام مەجاز ئەوەیە کە لە واتا ظاهیرەکەی لای ئەدەیت لەبەر بەڵگەیەک بۆمان دەرەکەوێ کە لەو دەقەیە لەو قسەیە واتا ظاهیرەکەمە بەست نییە. بەنمونە جەنابەت بە کەسی ئەڵێی ئەرێ بۆ قسە ناکەی دەمت دووراوە، دەمت دووراوە بە واتای مەجازی بەکارهێنی. یا کەسێک ئەڵێ لەو مەجلیسەیە زمانم بەسرا بوو بە واتای مەجازی بەکاری ئێنێت. یا ئافرەتێک دەڵێت ئێمڕۆ لە بازار قۆڵیان بڕیم یا دەستیان بڕین بە واتای مەجازیەکەی بەکارهێنێت. وشەی کۆت و زنجیرکردن لەم فەرمودەیە بە واتای مەجازی والله ئەعلەم بەکار هاتووە کە نمونەی ئەمە زۆرە لە قورئان و سوننەیە. کەمە بەس پێی ئەوەیە لە ڕەمەزاندا کاری شەیطان کەمتر ئەبێتەوە، نەک بە تەواوی کۆت و زنجیر ئەکرێت. بە واتایەکی دیکە دەوڵەمەندێک ئەگەر دەیان و سەدان مەشروعی زەبەلاحی هەبێت، ڕۆژانە زیاد لە هەزاران دۆلار داهاتی بێت، لە پڕە کارەکانی بوەستێت، داهاتەکەی بێتە سەر ئەوەی ڕۆژی وەرەقەیە دوانی دەستکەوێت. وەرەقەیەک دوانە پێوەری من و تۆ زۆرە، بەس نسبەتەن بۆ ئەو ڕبحی کە جاران دەیکرد ئێستا هیچ نییە. کەواتە ئەتوانی ئەم وشەی بێکاری بۆ بەکاربێنی. کابرا ئەتوانێ بڵێت لە وەڵامی پرسیارێکە کە تۆلێکی ئێستا ئیشت چی ئەتوانێ بڵێ بێکارم. معنی ئێلم بێکار نییە، بەڵام بەنسبەت جارانەوە بێکارە. شەیطانیش لە مانگی ڕەمەزاندا کە مەفروض وایە
ئیمانداران بالذات کە فەرموودە باسی ئیمانداران ئەکات واتە چالاکی شەیطان دژبە ئیماندارانە مەفروض وایە ئیمانداران لە ڕەمەزاندا لە ڕێبازی شەیطان دوورکەونەوە کە دوور ئەکەونەوە لە ڕێبازی ئەو ئیتر کاری شەیطان لەم مانگەیە کەم ئەبێتەوە داهاتی کەم ئەبێتەوە کە داهات و دەستکەوتی کەم بۆەوە وەک ئەوە وایە شەیطان بێ ئیش بێت کە شەیطان بێ ئیش بوو وەک ئەوە وایە دەستی بەسرا بێت وإلا وانەی هەیتە بەرچاوی خۆت شەیطان وەکو جسمێکی حەقیقی لەم مانگەیە کە لە بچە ئەکرێ ناتوانێت بجوڵێت ناتوانێت حرەکە بکات ئەمە تەفسیرێکی هەڵەیە بۆ ئەم فەرمودەیە بەڕێزان بۆیە تەوەری سێهەم ئیضافەیە بۆ تەوەری دووهەم کە شەیطان لە ڕەمەزاندا بۆ کار و کردەوەی کەم ئەبێتەوە بۆ وای لێ دێ کە ئەنما وەک ئەوە وایە بێ ئیش بێت وەک ئەوە وایە کۆت و بەند کرابێ لەبەر ئەوەی مەفروضە ئیمانداران بالذات لە مانگی ڕەمەزانە لە ڕێباز و مەنهەجی شەیطان دوورکەونەوە خۆشەویستان ئەمە ئەسڵی مەسئلەکەیە کە ئینسانی ئیماندار پێویستە لە مانگی ڕەمەزانە بەتایبەت لە هەموو کاتێکا بەڵام بەتایبەتن لە مانگی ڕەمەزانە لە تەواوی ئەو کار و کردەوانە دوورکەوێتەوە کە شەیطان داوای ئەکات شەیطان بانگەشەی بۆ ئەکات ئێمەی ئیماندار لە ڕەمەزانە حەسوودی بە یەک ئەبین بەڵێ درۆ ئەکەین بەڵێ غەیبەت ئەکەین بەڵێ گومانی خراپ ئەبین بەڵێ کە ئەم هەموو بەڵێ وەڵامی ئەم پرسیارانە هەمووی بەڵێ بوو یەکەواتە ئیتر ئەم ڕۆژوەی کە تۆ گرتوتە ئەو ڕۆژوە نییە کە کەسێک بیگرێت لە مقابل ئەم کەسەیە شەیطان دەسەڵاتی بەسەریان نەمێنێ وەک ئەو وایە کەوت و بەند کرابێ خۆ ئەگەر خەڵکی ڕەخنە لەم فەرمودەیە بگرێت بطريق الأولى والعياذ بالله أكريت همان برسياد دروز ببرامبر بقرآني فيروس خاي قبل أفرمي إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر إخو إما أبيدين زورك لواني كقولي خلق قبرا للصفي بيوشي مزقوتا كانا زوري لواني كدروه كان ككالاي ما بسرچوخ ساها كانوا كقماني خراب بخلق قبن كصير رحم أبشرنا أكريبلين آياتك قرآن والعياذ بالله وانيا نخير أم كسا بەهڕە نوێشتە گەیشتووە ئەو نوێژەی کە ئەو دەیکات ئەوە نییە کە خوای پەروەردگار مەبەستیەتی و لە ئێمەی داوا کردووە ئەم ڕۆژوەشکە هەر ئیماندارێک بیگرێت لە مقابلە شەیطان بەرامبەر ئەو دەسەڵاتی نامێنێ ئەو ڕۆژوەیە کە مرۆڤ لە کاتی ڕۆژوەکەیدا لە مانگی ڕەمەزاندا ئەو دەروازانە دابخا کە شەیطان لێی داخڵ ئەبێ بەڕێزان ئیمامی غەزالی لە ئیحیا و علوم الدیندا کۆمەڵێک نمونەی زۆر عەجایب باز دەکات سەبارەت بەو دەروازانەی کە شەیطان لێی داخڵ ئەبێت بە نمونە ئەگەر ئێمە ماڵێکمان هەبێ کۆمەڵێک دەرگا و پەنجەرە و دەلاقەی تێدا بێت ڕۆژێکی ڕەشەبا بێت ئەگەر پەنجەرەیە بکەینەوە ناوێ پێمان سەیر بێ بۆ باهاتۆتە ژوورەوە ئەگەر دوام بکەیتەوە زیاتر دێت ئەگەر دە پەنجەرەکان هەر دەی بکەیتەوە باکە هەموو یەتە ژوورەوە ژوور و دەروکو یەک وایە ئەوجا هەر دەرگایەک هەر پەنجەرەیەک ئەندازەی کردنەوەکەی چەند دەبێ بای زیاتر لێتە ژوور شەیطان لە کۆمەڵێ ڕێگاوە بەرنامەی خۆی زاڵ ئەکا بەسەر بەنی ئادەمە دێتە ناو ناخ و ژیانی مرۆڤ ئەم دەرگایانە کە عەرزم کردن بریتیە لەو کار و کردەوانەی کە شەیطان پێی خۆشە بیکەیت هەر کاتێک مرۆڤ یەکێ لەو کارانەی کرد کەواتە ڕێگەی بۆ هاتنە ژوورەوەی شەیطان بۆ ژیانی ئەم خۆش کردووە ئەگەر دوو کاری کرد زیاتر ئەگەر سیانی کرد زیاتر مرۆڤەکانی کە ئەمڕۆ تۆ دەیبینی بە ڕۆژوون زۆرینەی ڕەهایان هەموو ئەو کار و کردەوانە ئەکەن کە پێش ڕەمەزان کردویانە بە نمونە کەسێک کە حەسوودی ئەبا بەڕێزان لە وەگەڕێکە حەسوودی ئاسەوارەکەی چەند خراپە بەڵام بەواتایەکی دیکە حەسوودی ڕەخنەگرتنە لە کاری خوا چونکە ئەو کەسە خوا ئەوەی پێداوە تێنەگەیشتنە لە قەضا و قەدەر کەسێک غەیبە دەکا وەکوای گۆشتی براکەی بخوا ئیمامی شافعی فەرمێ نەمبینیوە لەگەڵ ڕێزما سەک بخوا بەڵام مرۆڤ ئەخوات کە بریتە لە غەیبەتکردنی کەسێک کە گومانی خراپ ئەبات گومانی خراپ وەکو ئیبن حەجەر فەرمێ زۆر لە زانایان فەرموویان لە تاوانەکانی وەکو دزی و زینا و قەتڵ خراپترە چون ئەمە سەر ئەیکێشێ بۆ هەموو تاوانانە وهاکەذا کەواتە بەڕێزان کاتێک کە تۆ پێت وایە لەم مانگەیە پێویستە شەیطان زاڵ نەبێ بەسەر تۆیە شەیطان بەرنامەی خۆی جێبەجێ نەکا بەسەر تۆیە ئەبێت تۆ تێبگەی کە ئەو ڕۆژوەی خوای پەروەردگار داوای لێ کردووی ئەو ڕۆژوەیە کە تێیدا ئەو دەروازانە دابخێت کە شەیطان زەفەر بە تۆ ئەهێنێت بەڵام ئەگەر تۆ نەگۆڕیت تەنها خۆت بریتەوە لە خواردن و خواردنەوە ئەو ڕۆژوو نییە ئیمامی غەزالی ئەفەرمێت مرۆڤی ئیماندار لە مانگی ڕەمەزانە خۆی لە حەڵاڵەکان دەپارێزە یعنی سنوورداری ئەکا ئەوتە ڕۆژ
خواردنەوە ناخۆی جیماع ناکەی وهاکەذا بەڵام دەبینی لە کاتی بەربانگا بە ماڵی حرام ڕۆژ بۆ ئەشکێنێت دەبینی لە ڕۆژە کەنان ناخوا کە خودی نانخواردن حەڵاڵە لە غەیری ڕەمەزانە بەڵام لە ڕۆژە دزی ئەکا درۆ ئەکا زەمی خەڵەکە ئێکەواتە مەچ ڕۆژوێکە کەواتە بەڕێزان ئەم سێ خاڵەمان ئاگا لێبێ یەکەم لە ڕەمەزاندا شەیطانی جن کۆد ئەکرێ شەیطانی ئینس کارەکانی بەردەوامە تەوەری دووهەم والله ئەعلەم وشەی کۆدکردن لەم فەرمودەیە مەجازەن بەکار هاتووە واتە شەیطان کردەوە و کارەکانی کەم ئەبێتەوە تەوەری سێهەم ئەوەیە ئەم فەرمودە کەسانێک دێتەوە کە بە واقعی بە ڕۆژوو بن نەک تەنها بە ظاهری وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته